سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ چوارشەممە 29 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 20 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، هێران و جیهان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی حەبسا وڵاتی لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕۆنی چارەنووسی سێ چالاکی ژینگەی و مەدەنی لە بانە، سنە و سەرپەڵی زەهاو، کۆبوونەوەی بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە چەند شاری ئێران، گیانەدەستانی 4 کرێکار لە چەند شاری ئێران، بانکشتی 50 چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە 4 دانگای تاران، درێژەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە زیندانی قزڵ حەسار، کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی ئەمریکا لە بەردەم بینایەتەوە یەکگرتوەکان و هێرشی بەرینی ئەرتەشی ئازەربایجان بۆ سەرناوچەی قەرەباغ لە ئەرمەنستان. درێژەی هەواڵەکان، کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە چەند شاری کوردستان و ئێران. ڕۆژی سەرشەممە 28 خەرمانان خانەنشینکراوانی کەشوەری لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بەپێی ڕاپۆرسەکان خانشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، زەنجان، ورمێ، تەورێز، تاران و هەمەدان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی ژیان و معیشەت خۆپیشاندانیان کرد. خانشینکراوانی کەشوەری خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و زابینکردنی بیمەی دەرمانی بوون. دەست بەسەرکردنی حەفتا وڵاتی لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان 7 هاوڵاتی خەڵکی شارەکانی سنە، بانە، تاران، دێهلۆران، دێولان و ڕەشت لەلایەن ناوەندەمنیەکانەوە دەست بەسەرکان. بەیانی ڕۆژی سێشەممە دوو شارۆمەندی خەڵکی سنە بەناوەکانی خەبات و ڕامیار دێهدار لە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان هێزانیەکان لە کاتی بەندکرانی ئەو دوولاوە بێ ڕێزیان بە بنەماڵەکانیان کردووە. شایانی باسەکە خەبات دێهدار 28 ڕێزبەری 1401 و لە ڕەوتی شۆڕەشی ژینا دەست بەسەرکرا بوو. لە شاری تارانیش لاوێک بە ناوی مەیسەم ئەنساری لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕەفێنرا و لە شاری دێهلۆران هاوڵاتیەک بە ناوی بێهنام سەمووری دەست بەسەرکرا. هەروەها لە شاری دێولان مامۆستایەکی زمانی کوردی بە ناوی ئازاد عەباسی لەلایەن سەعاتی سوپای پاسدارانەوە ڕەفێنرا و هەروەها لە شاری ڕەشت چالاکێکی مافی ژنان بە ناوی فریشتە سدیق سپەت لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی دووشەممە 27 خەرمانان هاوڵاتێکی خەڵکی بانە بە ناوی عەبدوڵڵا ئەمینی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و پاش 2 سەعات لێپرسینەوە ئازادکرا. گواستنەوەی هاوڵاتێکی خەڵکی سنە بۆ زیندانی مەریوان. ڕۆژی دووشەممە 27 خەرمانان بەندکراوێکی خەڵکی گوندی تەنگی سەری سەر بە شاری سنە بە ناوی ئارەش شەریفی پاش لێپرسینەوە بۆ زیندانی مەریوانە ڕاگوێزرا. ڕۆژی چوارشەممە 17 جۆزەردانی ئەمساڵ ئارەش شەریفی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزانیەکانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕۆژیم دەست بەسەرکرا. ناوبراو سەرەتا مانگی گەلاوێژ بۆ گرتوخانەی سەعاتی سنە ڕاگوێزرا و لە دەسڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. ناڕۆنی چارەنووسی سێ چالاکی ژینگەیی مەدەنی لە بانە، سنە و سەرپەڵ زەهاو. بەپێی ڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی سێ چالاکی ژینگەیی و مەدەنی بەناوەکانی ئازاد حاجی میرزایی خەڵکی سنە، ئەمیر ئەمێنی خەڵکی سەرپەڵی زەهاو و باقی محەممەدپور خەڵکی بانە پاش دەست بەسەرکرانیان لەلایەن هێزەمنیەکانەوە ناڕۆن و نادیارە. ئازاد حاجی میرزایی چالاکی ژینگە پارێزی خەڵکی سنە بەیانی ڕۆژی شەممە 25 خەرمانان لەلایەن هێزەکانی ڕۆژیم لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەرکرا بوو. تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستانیە و بەدوەداچوونی بنەماڵەکەی بۆ بەدەستهێنانی زانیاری لەسەر دۆخی تەندروستی ناوبراو بەیەکاماوەتەوە. لەلایەکی دیکەوە ئەمیر ئەمینی تەمەن 37 ساڵ و خەڵکی سەرپەڵی زەهاو ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان دەست بەسەرکرا و
چارەنووسی نادیارە. لە هەواڵێکی دیکەجا هاوڵاتێکی خەڵکی بانە بەناوی باقی مەحەممەدپور ڕۆژی شەممە 25 گەلاوێژ لە هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و پاش گواستنەوەی بۆ گرتوخانەی سڵاتی سنا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕێگری هێزە ئەمنیەکانی جێولان لە بەڕێوەچوونی مەراسمی یادکردنەوەی ڕەزا لوتفی. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان و هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەخشکردنی ڕەزا لوتفی لە جێولان هێزە ئەمنیەکان ماڵی باوکی ئەو هەمیشە زیندوەیان گەمارۆدا و ڕێگەیان نەجا خەڵک لەسەر مەزارەکەی کۆببنەوە. بە پێزانیاریەکان بە کرێگیراوانی ڕژیم هاوکات لەگەڵ بانگەوازی بەڕێوەبردننی مەراسمی یادکردنەوەی ڕەزا لوتفی ڕێگەکانی چوونە سەر گۆڕی ئەو گیانبەخشکردویان جاخست و ماڵی باوکیان گەمارۆدا. هەروەها کەماڵ لوتفی باوکی ڕەزا لوتفی هاوکات لەگەڵ ساڵیادی گیانبەخشکردنی ڕۆڵەکەی لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکرا و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. ڕەزا لوتفی تەمەن 19 ساڵ و خەڵکی شاری دێولان ئێوارێ ڕۆژی دووشەممە 28 خەرمانانی 1401 لە ڕەوتی شۆڕەشی ژینە بە چەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستدا. سەپاندنی سزای زیندان بەسەر لاوێکی خەڵکی ئیلام. بەپێی راپۆرسەکان بەنسکراوێکی شۆڕەشی ژینە لە شاری ئیلام بە ناوی بابەک کەریمی لەلایەن لە قیدووی جادگای پێداچوونەوە بە 4 ساڵ و 9 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعەزیری مەحکوم کرا. بە پێبڕیاری جادگای پێداچوونەوە بابەک کەریمی بە تۆمەتی ئەجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 3 ساڵ و 6 مانگ زیندانی تەعەزیری و بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندانی دیکە مەحکوم کراوە. بە پێی مادەی 134 یاسای دادڕەسی کەیفەری زۆرترین سزا واتە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژی بۆ جێبەجێ دەکرێت. جێگای ئاماژەیەکە مانگی خەرمانانی ئەمساڵ بابەک کەریمی بە تۆمەتی بێڕێزی بە مەئمورانی ڕژیم و چێکدانی یاسایشی گشتی دەست بەسەر و پەروەندەکەی ڕادەستی لە قیسە دوویەکی دادگای کەیفەری دووی ئەیوانی غەرب کرا. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان بنەماڵەی گیانبەخشکردووان مەحەممەد مهدی عەسگەری، فەرزین لوتفی و نەوید بێهبوودی لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاوڵاتیەکانیان نوێ کردەوە. مەحەممەد مهدی عەسگەری ڕۆژی 30 خەرمانانی 1401 لە بەرامبەر کڵانتەری 11 گەرمسەر لە پارێزگای سمنان بە چەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. ناوبراو کرێکاری معدەنی ئەملاح و ئەرکی بەخێوکردنی بنەماڵەکەی لەسەرشان بوو. هەروەها فەرزین لوتفی لە ئیسلام شاری تاران و ڕەوتی شۆڕەشی ژینە بە چەقەی هێزەکانی ڕژیم گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد و نەوید بێهبوودی لە گیان بەخشکردوانی مانگی خەزەڵوەری خوێنینی ساڵی 98 بوو. ڕۆژی سێشەممە ڕێڕەسمی یادکردنەوەی بە بەشداری بنەماڵە و ژمارەیەک لە ئازادی خوازان بەڕێوەچوو. گیانەدەستانی 4 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 27 و 28 خەرمانان 4 کرێکار لە شارەکانی هەشتگرد، مەشهەد، بەندەر ئەنزەلی و شیروان بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان ڕۆژی دووشەممە کرێکارێکی تەمەن 18 ساڵی خەڵکی هەشتگرد بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بینایکی نیوەکارە گیانی لەدەستا. هەمان ڕۆژ کرێکارێکی خەڵکی شارستانی شیروان لە کاتی کارکردن لە باخێکی گوێزدا لە بەرزایی بەربووە خوارەوە و گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە کرێکارێکی بیناسازی لە گەڕاکی باغونابادی مەشهەد بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە داربەست کەوتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستا و لە بەندەر ئەنزەلی کرێکارێک لە کاتی کارکردن لە کارخانەی فیبری ئێران بەهۆی بەرگرتووی گیانی لەدەستا. بانکشتی 50 چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە 4 زانگای تاران. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان فەرماندەی ئینتیزامی تاران هەواڵی بانکشتی 50 چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکانی
بە تۆمەتی بڵاوکردنەوەی بانگەوازی خۆپیشاندان بۆ ناوەندە ئەمنیەکان پشتڕاست کردەوە. بە پێزانیاریەکان هێزە ئەمنیەکانی ڕژیم ئەو 50 کەسەیان بە تۆمەتی سوێسپادە لە هەستی خەڵک بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی کۆمەڵگا بانکێش کردووە. لە نێو ئەو 50 کەسە هونەرمەندێکی بواری ڕەبدابوونی هەیەکە بە تۆمەتی بەلاڕێزابردننی بیر و ڕای گشتی دەست بەسەر کراوە. جێگای ئاماژەیەکە لە یەک مانگی ڕابردوودا هێزە ئەمنیەکانی ڕژیم سەدان چالاکی مەدەنی، سنفی، سیاسی و خوێندکارانیان دەست بەسەر یان بانکێش کردووە. درێژە مانگرتنی بەندکراوانی سیاسی لە زیندانی قزڵحەسار. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافینرۆ بەباری تەندروستی 6 بەندکراوی زیندانی قزڵحەسار بە ناوەکانی کامیار فەکوور، ڕەزا سەلمانزادە، جەعفەر ئیبراهیمی، حەمید ماسووری، ئەحمەد ڕەزا حائری و ئەفشین بایمانی بەهۆی پێداگری لەسەر مانگرتن لە خواردن لە مەترسی جددیدایە. ڕۆژی 12 خەرمانان 13 بەندکراو لە زیندانی ئێڤینەوە بۆ زیندانی قزڵحەسار گوازرانەوە و لە دۆخێکی زۆر خراپدا لە هەموو جۆرە ئیمکاناتی ڕەفاهی و دەرمانی بێبەشکراون. لەسا ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی ئەو 13 بەندکراوە بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕی وێران مانیان لە خواردن گرت. پاش 4 ڕۆژ مانگرتن باری تەندروستی 6 کەس بەناوەکانی کامیار فەکوور، ڕەزا سەلمانزادە، جەعفەر ئیبراهیمی، حەمید ماسووری، ئەحمەد ڕەزا حائری و ئەفشین بایمانی تێکچووە و ئێستا گیانیان لە مەترسیدایە. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خاش. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان شارۆمەندێکی بەلوچی خەڵکی خاش بە تەقەی هێزەکانی یەگانی مێرساد گیانی لەدەستا. بە پێڕاپۆرسەکان ئۆتۆمۆبیلی هاوڵاتیەکی بەلوچ بە ناوی ئەسفەندیار و دوورازەهی لە دووڕیانی گوندی گەرچەنی سەر بە شارستانی خاش لەلایەن هێزەکانی یەگانی مێرسادەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و ناوبراو دەست بە جێگیانی لەدەستاوە. کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی ئەمریکا لە بەردەم بینایی نەتەوە یەکگرتووەکان. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان و هاوکار لەگەڵ سەفەری ئێبراهیم ڕایسی بۆ نیویۆرک کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی ئازادی خوازی بەشدار لەو ناڕزایەتیە خوازیاری دەست بەسەرکردن و مەحاکمەی ئێبراهیم ڕایسی بە تۆمەتی جەنایەت دژی مرۆڤایەتی لە ساڵی 67 بوون. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی دەیە 60 و گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە ساڵی ڕابردوو ڕایان گەیاند. نەتەوە یەکگرتووەکان نابێت شوێنی داوەتکردن و قسەکردنی جەنایەتکاران بێت، بەڵکو ئەبێ شوێنێک بێت بۆ ناچارکردنیان بە وەڵامدانەوە لە ئاست ئەو کۆمەڵکوژیەی کە کردویانە. دووە هەواڵ هێرشی بەرینی ئەرتەشی ئازەربایجان بۆ سەر ناوچەی قەرەباغ لە ئەرمانستان. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان و پاش کوژرانی 4 کارمەندی وەزارەتی دەرەوەی ئازەربایجان لە ڕووداوی تەقینەوەی ئۆتۆمۆبیلەکەیان لە ناوچەی خوجاوەند، ئەرتەشی ئازەربایجان هێرشێکی بەرینی کردە سەر هێزەکانی ئەرمەنستان و بۆ هۆیەوە دەیان کەس کوژران و بریندار بوون. لە ڕاگەیاندنی وەزارەتی دەرەوەی ئازەربایجان داهاتووە ئەو هێرشە بە هەماهەنگی لەگەڵ رووسیا و تورکیا ئەنجام دراوە و بڕیار وایە کە گروپە چەکدارەکانی سەر بە دەوڵەتی ئەرمەنستان بە ئامانج بگرێت. بە پێدوای زانیاری لە هێرشی پەهبادی موشەکی ئەرتەشی ئازەربایجان بۆ سەر هێزەکانی ئەرمەنستان 5 کەس گیانیان لەدەستاوە و 8 کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لای.